إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم ما بعد. برا خۆشەویستەکانم، زۆر جار وتومانە و هەمومان ئەیزانین کە ئەو منەت و فەضلەی کە پەروەردگارمان جەلە جەلالوه بەڕەحم و بەزەیی و کەڕەمی خۆی بەسەر ئەم ئومەتەی پێغەمبەری خوادا عەلەیهی السەڵات وەسەلام کردوێتی بەسەر باقی ئومەتانی تردانەی کردووە. ئەگەر تەمەنی من و تۆ تەمەنێکی کەمە بۆ عیبادەتکردن، بەڵام گەلێک شتی تێدا بۆ داناوی تاک و بەهۆکاریەوە کە ئومەتانی پێشوو چەنەهای چەندین ساڵ کاریان کردبێت، چۆن پێی بگەن تۆ زیاتر بەوان بە ڕەزامەندی و هەموو ئەو ئەجرانە بگەیت کە پەروەردگار دایناوە. برا بەڕێزەکانم، ئەمەوێت گەرخوای گەورە یارمەتی دەربێ ئەم هەفتەیە باسی کۆمەڵێک کردەوەت بۆ بکەم کە زۆر ئاسانن لە جێبەجێکردن و لە عەمەلکردن پێیاندا، بەڵام وازت لێ نایەنێت تا و کاتێ خاتە ناو باشتەکەی پەروەردگارەوە. کۆمەڵی عەمەل کە مەگەر من و تۆ بەهشتەکەی پەروەردگارمان هەر نەوێ، کۆمەڵێک کردەوە مەگەر ئێمە هەر پشتمان لە دینەکەی پەروەردگار کردبێ، ئەگینا هەر یەکێک لەمانە بەرمانەکەوێ. ئەگەرنا ئەتوانی نەک دەرگایەک لە دەرگاکانی بەهشت، بەڵکو چەندین دەرگا بۆ خۆت زەوت بکەیت و تیایدا بانگت بکەن ئالێرەوە وەرە ژوورەوە. برا خۆشەویستەکانم، یەکەم خاڵیان یاخود یەکەم هۆکاریان کە تۆ ئەچیتە بەهشتی پەروەردگارەوە تەوحید و یەکتاپەرستی پەروەردگارە، کە کۆڵکێشی ناوێت، ئۆماندوێتی زۆری ناوێت، بەس ئەوەی ئەوێ ئێرەت پاکەیتەوە لەگەڵ کۆمەڵێک عەمەل و کردەوەدا تاک و بە هۆکاریەوە بەهشتەکەی پەروەردگار بەدەست بێنی. کۆمەڵی عەمەلی کەمی ئەوێت کە ناڕەحەت نابی ڕۆژانە، بەس ئەوەیە کە لە کردەوەکانتا تەنها ڕەب العالەمین جەلە جەلالت مەبەست بێ و بتەوێت تەنها تاکپەرستی و یەکتاپەرستی بکەی لە دونیادا تا ئەو کاتەی کە سەرەمەرگت دێت و دەگەڕێیتەوە لای پەروەردگار. ئەبی ذەڕی غەفاری یاخود ئەبی ذەڕینی الغیفاری بە عەرەبیەکەی ئەفەرمێت چوومە لای پێغەمبەری خواوە عەلەیهی السەڵات وەسەلام، شتێکی سپی جوانی دابوویە سەریدا و وەخەوت بوو. دڵم نەهات خەبەری بکەمەوە، گەڕامەوە و پاشی ماوەیەکی تر چوومەوە لای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. ئەفەرمێت کە ڕۆشتم تازە لە خەو هەستا بوو، بانگی کردم وتی ئەی ئەبی ذەڕ وەرە. فەرمێت چوومە لایەوە، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی ما من عبد قال لا إله إلا الله ثم مات على ذلك إلا دخل الجنة. هیچ بەندەیەک نییە بەڕاستی و بەڕێکی بڵێ لا إله إلا الله، هیچ پەرستراوێک نییە بە حەق شایستەی پەرستن بێت جگە لە ئەڵڵاه جەلە جەلالوه، ثم مات على ذلك، لەسەر ئەو تەوحید و یەکتاپەرستیەش بڕوات تا ئەو کاتەی کە وەفات ئەکات، إلا دخل الجنة، إلا پەروەردگارەی خاتە ناو بەهشتەوە. لە ڕیوایەتی تردا هاتووە خالصا من قلبی، لە ناخی دڵیەوە بڵێ لا إله إلا الله، أي لا معبود حق إلا الله، هیچ پەرستراوێک نییە بەڕاستی شایستەی پەرستن بێت جگە لە ئەڵڵاه جەلە جەلالوه، ثم مات على ذلك، بەڵام لەسەرەوە بەردەوام بێ، نەک ڕۆژێ لا إله إلا الله شێخەکەی بینی سوژدەی بۆ بەرێ، نەک ڕۆژێ لا إله إلا الله ماوەیەک منداڵی نەبوو بڕوا حەیوان لەسەر قەبردا سەر ببڕێ، نەک سەرزمانی لا إله إلا الله بێ و هەرگەشتە گیانی یا شێخی گەیلانی و یا غەوثی گەیلانی و یا شێخ فڵان و یا شێخ فڵان بێ، کە وتی لا إله إلا الله سەری زمانی لا إله إلا الله بوو، ناخی دڵیشی لا إله إلا الله بێ،
کەوتی لا إله إلا الله یەک پارچە لە عەمەلیدا ڕەنگ بداتەوە هەموو کردەوەکانی تەنها بۆ ئەڵڵا بێ و بەشی هیچ کەسی تری تێدا نەبێ ئەو کاتە ثم مات على ذلك إلا دخل الجنة ئەگەر لەسەر ئەوە بمرێ ئیلا ئەچێتە ناو باشتەکەی پەروەردگارە کەمەش نیعمەتێکی گەورەیە برازەکەم بۆ من و تۆ کە کۆڵکێشی ناوێ بەس ئەوەیە بڕیار بدەی تەنها پشت بەخوا ببەستی تەنها داوا لە خوا بکەی تەنها پاڕانەوەت لە خوا بێ تەنها لە خوا بترسی تەنها هانا بۆ ئەو بەری تەنها حەیوان بۆ ئەو سەر ببڕی کردەوەکانت هەرە هەمووی بۆ ئەڵڵا بێ و بۆ ڕەزامەندی ئەو بەشی هیچ کەسی تری تێدا نەبێ لەسەر ئەوە بمری ئیلا چیتە ناو بەهەشتی پەروەردگار پاشی ئەمە برازەکانم کە تۆ کردەوەکانت ڕێک کردەوە بە تەوحید و یەکتاپەرستی ناخی خۆتت پاک کردەوە بە تەوحید و یەکتاپەرستی اینجا کۆمەڵی عەمەلی تر دێت لە دوای ئەوەوە ئەگەر بیانکەی هۆکارە بۆ ئەوەی بچیتە ناو بەهەشتی پەروەردگارەوە و ئەگەر کردەوەی سەر ڕووی زەوی هەرچی باش هەیە بیکەی خەلەل لە لا إله إلا الله کەدا هەبێ ئەوانی تریش هەڵەوەشێنێتەوە ئاگادار بە بۆیە پایەی یەکەم و بنچینەی یەکەم ئەوەیە کە تەوحیدەکەی خۆت ڕێک بکەی لە نێوانی خۆت و خوادا پاشان کۆمەڵێک کردەوەی داناوە بۆت پەروەردگار هەندێکیان پەیوەستە بە نێوانی خۆت و پەروەردگارتەوە هەندێکیان پەیوەستە بە نێوانی خۆت و بەندەکانی پەروەردگارتەوە هەندێکیان پەیوەستە بە نێوان خۆت و نزیکەکانتەوە دایکتە باوکتە خێزانتە کچەکەتە منداڵەکانتە پەیوەستە پێیانەوە کە گەر باش بیت ئاوا بکەی بەو شێوازەی پێغەمبەری خوا دایناوە عەلەیهی سەڵات وەسەلام ئیلا چیتە بەهەشتەوە خاڵی دووەمیان برا خۆشەویستەکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەیانیەکیان لە دوای نوێژی بەیانیەوە بیلال بانگەکا وەڵێ وەرە بیلال بیلالی حەبەشی پیاوێکی ڕەشتپێستی بەندە کە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ ڕزگاری کردو لە بەندایەتی وەرە ئەی بیلال چیت کرد و ئەمشەو لە بەهەشدا گوێم لە دەنگی نەعلەکانی تۆ بوو لە پێشی منەوە ڕێیە کرد چیت کردووە چی هۆکار بووە بۆ ئەوەی کە تۆ لە پێشی منەوە لە بەهەشدا ڕێ بکەی گوێم لە دەنگی نەعلەکان بوو دوف نەعلەیک فەرمی والله ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هیچ شک نابم ئیلا ئەوە نەبێ هەر کاتێک دەستنوێژێکم گرت بێ و خۆم لە حەدەثی ئەصغەر پاراستی بێ بۆ پاک بوومەوە یعنی دەستنوێژم گرت بێت ئیلا لە دوایەوە چەند ڕەکعەتێک نوێژم کرد بێ بە ئەندازەوەی کە خوای گەورە بۆ یاسان کردبوو ئەفەرمێ دەی لەسەری بەردەوام بە ئەوە هۆکارە بۆ ئەوەی کە لە ناو بەهەشدا من گوێم لە دەنگی نەعلەکانی تۆ زۆر ئاسان هەر کاتێک دەستنوێژت گر بە پێی توانە هەوڵ بدە دوو ڕەکعەت سونەتی دەستنوێژ بکە کە ئەمەش نیعمەتێکی گەورەیە خاڵی سێمیان برا عەزیزەکانم دایکمان عایشە کە ئیمامی بوخاری ئەیگێڕێتەوە و ئیمامی موسلیمیش بە هەمان شێوە ئەفەرمێ ڕۆژێکیان ئافرەتێک بە دوو کچیەوە هاتنە ماڵەوە تەقەیاندا لە دەرگا و هاتنە ماڵەوە مناڵەکان برسی و دایکەشیان بە هەمان شێوە داوای شتیان کرد کە پێیان بدەم ئەڵێ وەڵڵاهی هیچ لە ماڵەوە نەبوو کە پێیان بدەم ئیلا یەک دنک خوورمانە بێ ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ماڵی خۆشەویستترین کەس لە لای پەروەردگار جەلە جەلالوه هیچ لە ماڵیاندا نییە ئیلا یەک دنک خوورمانە بێ چەند پاکەت خوورما لە ماڵی تۆدا هەیە چەند عەلاگە میوە لە ماڵتا هەیە ناو سەلاجەکەت بکەیتەوە چەندە نیعمەتی پەروەردگاری تێدایە کە شکر و سپاسی پەروەردگار ناکەی ئەزانی دوو مانگ هەبووە بەسەر پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام سوڕاوەتەوە ئاگر لە ماڵی دایکمان عایشەدا نەکراوەتەوە خۆی فەرمی ڕەضی الله عنها ئەفەرمێ هات گەڕام هیچی تێدا نەبوو ئیلا یەک خوورمانە بێ خوورمایی لەت کرد و کردیە دوو لەتەوە یەکیان بۆ کچێکی ئەوی تریشیان بۆ کچەکەی تری ئەفەرمێ کە پێغەمبەری خوا هاتەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەم قیسەیەم بۆ گێڕایەوە فەرمووی هیچ کەسێک نییە ئیلا موسیبەتێکی ئاوا بێتە سەریدا و دوو کچی ئاوا بکەوێ بەسەریدا و بەتەربێتەوە بە خێویان بکات ئیلا چێتە ناو بەهەشتەوە لە ڕیوایەتێکی تردا هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێک سێ کچی هەبێ هەر کەسێک سێ کچی هەبێ ئەم سێ کچە پەروەردە بکە و گەورەیان بکە بە ئەدەب و بە ئەخلاقەوە تاکوە یانداتە شووەچنە ناو ماڵەکەی خۆی بە تەربێتێکی جوانەوە ئیلا پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا خاتە ناو بەهەشتەوە وتیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر دوو کچی هەبێ
فەرمووی ئەگەر دوانیشی هەبێ. ئەفەرموون سەحابە وەڵڵاهی پێمان خۆش بوو بڵین دانەیەکیشی هەبێ و ئەگەریش بمان وتایە دانەیەکیشی هەبێ گومانمان نەکرد ئیلا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بڵێ دانەیەکیشی هەبێ ئەرەچێتە ناو بەهەشتەوە. کە ئەمەش نیعمەتێکە براکەم و ئاگادارکردنەوەیەکیشە لەوەی کە تۆ کچەکەت تەنها خواردن شەرت نییە بۆی بێنیتە ماڵەوە تێری بکەیت، لەوەی تەنها شەرت نییە پارەی بدەیتێ و بیخەیتە ناو خوێندنەوە و خوێندنێکی دنیایی بەبێ عیلمێکی ئاخیرەت بزانێت و گوێی نەدەیتێ، لەوەی کە شەرت نییە تۆ بە تەنها وا بزانی هەر جلێک کاتە بەری کچەکەت ئیتر تەواو و کێشەی نییە، ئەبێ فێربی بزانی ئەدەبی کچدان چۆنە، بەخێوکردنی کچ چۆنە، جلوبەرگی کچ شەرعی چۆنە، هەڵسوکەوتی ئەبێ بزانی لەگەڵ یابی تێکەڵبی و نێڵی بە عاقاری خرادا بڕواکە زۆربەی زۆری علمانی و ملحید و فاسق و فاجر و منافقەکان بە کەناڵەکانیشیانەوە هەموو هەوڵ و تەقەلایان بۆ ئەوەیە کە کچەکەی تۆ لە ناو بەرن و فاسدی بکەن. ئاگاداری خۆت. خاڵێکی تر برا خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسەلام فەرمێ رەغیمە ئەنف ثم رغم أنف ثم رغم أنف قيل من يا رسول الله سێجار لەسەر یەک فەرمووی لوتی بە خۆڵا بچێ، پاشان لوتی بە خۆڵا بچێ، خەسارەتمەند بێ، لوتی بە خۆڵا بچێ. وتیان کێی پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسەلام؟ فەرمووی کەسێک کە دایک و باوکی یان یەکێکیانی پیر بوون و ماوە و کارێک ناکا بە هۆکاریانەوە بچێتە ناو بەهەشتەوە. کەسێک کە دایک و باوکی بەتەمەن و پیرە و هەردووکیان ماون یا یەکیان ماوە یا دایکی یا باوکی، ئەوەندە باش نییە لەگەڵیاندا کە بە هۆکاریەوە بەهەشتەکەی پەروەردگار بەدەست بێنێ و بچێتە ناوێەوە. ئەڵێن بەداخەوە ئەوەی کە لە ئەوروپا هەیە ئێستا خەریکە لە وڵاتی ئێمەشدا ڕووەدا، لێدان لە دایک و باوک، ناڕەحەتکردنی دایک و باوک، عەزێتدانی دایک و باوک، سوکایەتیکردن پێیان کردنە دەرەوەیان کە ئەمە لە ناو میلەتی موسڵماندا جێی نابێتەوە. ئەڵێم و حاشا لە ڕووتان هەر کەسێک پیاوەتی تێدا بێ، مووی پیاوەتی پێوە بێ و خۆی بڵێ پیاو و مسقاڵێک مسڵمانێتی تێدا بێ، وەڵڵاهی باشە بێ لەگەڵ دایک و باوکیوە بە هیچ شێوازێک نایان ڕەنجێنێ و زیاتر لەوە لە ماڵ نایان کاتە دەرەوە عەزێتیان بدا و بێلانەیان بکات. پاشان برا عەزیزەکانم پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسەلام موژدەیەکی ترمان پێدات بەوەی کە هەر کەسێک تەنها لە دوای نوێژە فەرزەکانی ئایەتە الکورسی بخوێنێت لە نێوانی ئەو مردن لە نێوانی ئەو بەهەشدا تەنها مردنە. کاتێک کە نوێژە فەرزەکەت تەواو کرد لە دوایەوەی ئەذکارەکانە خوێنی تەنها ئایەتە الکورسی بخوێنی الله لا إله إلا هو الحي القيوم هەتا کۆتایی، بەهەشت بۆ تۆ دانراوە و خۆی بۆ ڕازاندوویتەتەوە. بەس ئەوەی کە تۆ بچیتە ناو بەهەشتەوە ئەوەیە کە وەفات بکەیت و مەلەکول مەوت ڕۆحت بکێشێ، هەر لەگەڵ مردی ئەچیتە ناو بەهەشتەوە. کەمە نیعمەتێکە برام هیچی تێ ناچێ. 5 جار ئایەتە الکورسی هەر جاری نیو دەقەی پێچ، تۆ بڵێ دەقەیەک لە ڕۆژێکدا 5 دەقە بۆ تۆ وەکارە بۆی بتخاتە ناو بەهەشتەکەی خۆیەوە پەروەردگار جەلە جەلال. لە حەدیثێکی تردا برا خۆشەویستەکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێک لەیەوە بەیانی لێبوویەوە 3 جار و ئێوارەی لێبوویەوە 3 جار بڵێت رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا وجبت له الجنة. هر کەسێک 3 جار بەیانی بڵێ رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا، ئێوارەش بە هەمان شێوە 3 جار رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا وجبت له الجنة. بەهەشتی بۆ واجبە بێ. لە ڕیوایەتێکی تردا فەرمێ پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا ئیلا لێ ڕازیە بێ. لە ڕیوایەتێکی تردا فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژی قیامەتدا دەستی ئەگرم وازی لێ نایەنم حەتا نەیخەمە ناو بەهەشتەوە. بەس یەک کەلیمە لەبیرت نەچێ برام، رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ياخذ وبمحمد نبيا. 3 جار بەیانی و ئێوارە هەرگیز لەبیرت نەچێ. پاشان برا عەزیزەکانم پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێک بەیانی لێبوویەوە بە یەقینەوە بڵێ اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني
وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. حديثك هەندێک درێژ بەڵام ئاسان، چەند بەیانیەک لەسەر یەک بیخوێنی و چەند ئێوارەیەک بیخوێنی لەبەر یەکەی بە ئیسراحەتی. بۆت ناکەمە کوردی لەبەرەوەی کاتەکەی ئەوەنە نییە، خۆت بگەڕێ بە شوێن کوردیەکەیدا، بەڵام ئەفەرمێ هەر کەسێک بەیانی لێ بوویەوە بیخوێنێ بە یەقینەوە ماناکەی بزانێت، چونکە سەیید الاستیغفارە ئەم حەدیثە ئەم دوعایە گەورەی هەموو داوای لێخۆشبوونەکانە، چونکە تەوحید و یەکتاپەرستی تایە، دانان بە نیعمەتەکانی پەروەردگار و شکرکردنی تێدایە، دانان بە هەڵەکانی خۆتی تێدایە و خۆپاراستنی لێدایە بە پشت بەستن بە پەروەردگار، هەمووی تێدا کۆبووەتەوە. هەر کەسێ بەیانی بیخوێنێت یەقینیشی پێی هەبێ، هەتاکو ئێوارەی بەسەردا دێ ئەگەر بمرێ چێتە بەهەشتەوە، ئێوارە بیخوێنێ هەتاکو بەیانی بەسەردا دێتەوە یەقینی پێی هەبێ ئیلا چێتە بەهەشتەوە. چەند ئاسان، چەند خوای گەورە ئەیەوێت تۆ بچیتە بەهەشتەوە، چەند نیعمەتی بۆ تۆ داناوە کە ئومەتانی پێشوو لەمانە هەمووی بێئاگا بوون، هەر پیان نەدراوە، بەڵام بۆ من و تۆی داناوە من و تۆش بێئاگاین لێی، بێئاگاین لەوەی کە پەروەردگارێکمان چەندە میهرەبانە، چەندە بەسۆزە، چەندە بەڕەحمە بەرامبەر بەندەکانی، چەندە نیعمەتی گەورەی داناوە بۆم ئومەتە، جا لەبەر پێغەمبەری خوابێ عەلەیهی السەڵات وەسەلام یا لەبەر ئومەتەکە خۆی بێت کە پەروەردگار هەڵی بژاردووە، بە هەر کامیان بێت پەروەردگار منەتی کردووەتە سەر تۆدا، پەروەردگار فرسەتی بۆ تۆ داناوە، فرسەتەکان بقۆزەرەوە و پشتی تێمەکە، لە دەستی مەدە، چونکە لەوانەیە زۆرت نەما بێ. داواکارم لە پەروەردگارمان لێمان خۆش بێت و بمان خاتە ناو باشتەکەی وەلحەمدوللیلlah. برا خۆشەویستەکانم، خاڵێکی تر بۆ چوونە ناو بەهەشتی تۆ، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێت ئەنە وكافل اليتيم في الجنة كهاتين، أشار بالسبابة والوسطى. أفرمي پیغمبری خوا علیه الصلاة والسلام من و او کسی که کافالتی هتیویک اکات لروجی قیامت دا بلکو لناو بهش دا آوین یک توز نیوانی پنجکانی بین تیکرد وقل حدیث هاتو أنا وكافل اليتيم في الجنة كهاتين آوين لبهشتا دراوسيكين نزيكين ليكوا أم نعمتا ببري كم بارا أجر هد بدس يهينين جا خزمتا نزيكتا دوستا دراوسيتا لناو شاركتا لشاركي ترى هول بدا يتيميك بدوزي توا يتيميك بدوزي توا خزمتي بك أبين ممنوني بي لويكا يارمتي بدا ريقي بكيتو خزمتي بكي ممنوني ببي كچندين هتي وهي والله چاوري وكاتو تقيك بدي لدرگاكي كچندين هتي وهي خويان دايكيان كبيوجنو لمالا وچاوري تقي درگاي كسيكا كبدا لدرگاكيانو بڵێ ئەوە کیلۆیەک مریشکە بۆ مێناویتەوە ئەوە مریشکێکە ئەوە کیلۆیە گۆشتە ئەمە 50,000 بۆ ئەم جەژنەبی دەنەجلی جوان بۆیە لە دەستی خۆتی مەدە براز دەکەم یارمەتیدانی هەتی و لەم ڕۆژەدا واجبە و دڵنیاش بە براز دەکەم ئەگەر نەیکەی ئیمانت سەلیم و تەواو نییە وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی وەڵڵاهی ئیمانی تەواو نییە کەسێک تێر بێت و دراوسێکەی برسی بێ شەوی بەسەردا بێ و بخەوێت و دراوسێکەی برسی بێ بۆچی ئیمانی تەواو نییە چونکە موسڵمان بۆ موسڵمان ئاوایە برای یەکە وەک خشت و بلۆکە بۆ یەک چۆنە بێت تۆ لە سەلاجەکەتدا پڕ بێت لە خواردن و لە نیعمەتی خۆش دراوسێکەت هیچی نەبێ بیخۆ چۆن ئەبێ لە ناو شارەکەتدا خەڵکانێکە بن تۆ هایلاف بژیت و ئەوان لە ژێری عەرزدا بژین و وەجلەکانیان دڕاو بێ بگەڕێ ماڵی فەقیر بدۆزەرەوە بە تایبەتی هەتی و بەڵام هەتیوی فەقیر هەیە هەتی و الحەمدوللا زەکاتەدا بەڵام خەڵکانێکیش هەن کە دەسەڵاتیان نییە پاشان برا بەڕێزەکانم خاڵێکی تر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چوار شتمان بۆ کۆکاتەوە ئەفەرمێ هەر کەسێک ئەم چوار شتەی تێدا بێت لە ڕۆژێکدا ئیلا چێتە بەهەشتەوە بەیانیەکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو هاوڵان دانیشتووە أفرميت من أصبح منكم اليوم صائما كيل إيوة أمرو بروجوة قال أبو بكر رضي الله عنه أنا
من تبع منكم اليوم جنازة؟ قال أبو بكر رضي الله عنه أنا. من عاد مريضا؟ قال أبو بكر رضي الله عنه أنا. من أطعم مسكينا؟ قال أبو بكر رضي الله عنه أنا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەناو هاوڵان دانیشتووە و خۆر کەوتووە و کاتی نوێژی دوحایە. ئەفەرمێ کێ لە ئێوە ئەمڕۆ بە ڕۆژووە؟ ئیمامی ئەبوبەکر فەرمێ من ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەفەرمێ کێ لە ئێوە شوێنی جەنازەیەک کەوتووە تاو کاتێک کە ئەسپەردە بکرێت؟ ئیمامی ئەبوبەکر فەرمێ من ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەفەرمێ کێ لە ئێوە سەردانی نەخۆشێکی کردووە؟ ئەفەرمێ من ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەفەرمێ کێ نانی فەقیرێکی داوە یاخود هەژارێکی داوە؟ کەسێک کە توانای نییە ژیانی خۆی بە تەواوەتی بەڕێ بکا وەک خەڵکێکی تر. ئیمامی ئەبوبەکر فەرمووی من ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ما اجتمعنا في امرئ إلا دخل الجنة. ئەم چوار شتە لە کەسێکدا کۆ نابێتەوە ئیلا خاوەنەکەی خاتە ناو بەهەشتەوە. ئەم چوار شتە لە کەسێکدا کۆ نابێتەوە ئیلا خاوەنەکەی ئەخاتە ناو بەهەشتەوە ئەو ڕۆژە کردبێتی. دوو خاڵی ترت پێڵم کە زۆر گرنگە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێک زەمانەتی شەشت بۆ من بکا ئەوە زەمانەتی بەهەشتی بۆ وەکەم. ئوصدقوا إذا حدثتم، ڕازگۆ بن کاتێک کە قسەتان کرد. وأوفوا إذا وعدتم، بەڵێن پابند بن بە بەڵێنەکانتانەوە. وأدوا إذا ئەتومینتم، و ئەمانەتەکانیش بدەنەوە کاتێکە کرانە، یعنی ئەمانەت لەلاتان دانرا. واحفظوا فروجكم، داوێنی خۆتان پاک ڕابگرن. وغضوا ئەبصارەکم، چاوتان بێن نەخوارەوە و نەزەڕ مەکەن لە بەرامبەر حرامدا، لە بەرامبەر ئافرەتی حرامدا نامەحرەمدا. وكفوا ئەیدیەکم، و دەستیشتان بگێڕنەوە لە عەزیەتدانی مسلمانان، لە حرام خواردن، لە بردن بۆ حرام، بۆ هەر شتێکە پەروەردگار پێی ناخۆشە. شەشت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ زەمانی بەهەشتان بۆ وەکەم. ئەو چاوانی کە نایگریت و بەلاتەوە ئاسایی و بەرت دا و چاو بازە و ناگیرێ، ئەو چاوانت قوڕەکە بەسەرتدا ئاگادار بە. با بازی نەمێنێ باڵەکانی لێکەرەوە، با شۆڕ بێتەوە بەرەو خوار، بۆی خواد لێ ڕازی بێ، بۆەوەی پەروەردگار بتخاتە باشتەکەی، بۆەوەی زەمانی پێغەمبەری خوا بەدەستبێنی عەلەیهی سەڵات وەسەلام. والله صادق المەصدوقە، درۆ ناکە و نەیکردووە قەت زەمانی بدەرێ بەم شەشتە، والله زەمانە دەداتێ بەوەی ئەتخاتە ناو بەهەشتەوە. کۆتاشت برا خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ إذا صلت المرأة خمسها. بێگومان ئەگەر ئافرەتان ئێستا گوێیان لە موتارە بێت یاخود دوایی، ئەڵێن ئەمانە هەمووی بۆ پیاوانە. نەخێر، بۆ ئافرەتانیش هەر هەمووی تیا بۆ وانەی پێشوو، ئافرەتانیش ئەتوان نەمانە بکەن. بەڵام بە تەخصیصی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆی باس کردوونەوە فەرمێ إذا صلت المرأة خمسها. ئەگەر ئافرەت جگە لەو کاتانەی کە پەروەردگار نوێژی لەسەر لابا بەهۆی سووڕی مانگانەوە 5 فەرزە نوێژەکەی بکات، بەیانی نەخەوێت و سەعات 9 خەبەری بێتەوە. إذا صلت المرأة خمسها، 5 فەرزەکەی بکە. وصامت شهرها، و مانگەکەش بە ڕۆژوو بێ ئیلا ئەو کاتە نەبێت کە پەروەردگار لەسەری لا بردووە. وحفظت فرجها وأطاعت بعلها يا زوجها، و داوێنی خۆی پاک ڕابگرێ و تەنها بۆ مێردەکەی خۆی بڕازێنێتەوە، و گوێڕایەڵی مێردەکەی بکا و شانازی نەکا بەوەی کە حساب بۆ مێردەکەی ناکا. قيل لها دخولي الجنة من أي أبواب الجنة شئت. بتشواشت إذا صلت المرأة خمسها وصامت شهرها وحفظت فرجها وأطاعت زوجها قيل لها دخولي الجنة من أي أبواب الجنة شئت. پێی ئەوترێت لە ڕۆژی قیامەتدا دەی بڕۆرە ناو بەهەشتەوە، لە کام دەرگاوە پێت خۆشە بڕۆرە ناو بەهەشتە. قورسە تخوا، قورسە ئەوەی کە ئافرەت جلێکی بە حیشمەت و بە حەیا بکاتە بەریەوە و عابایەکی باش لە بەریا بێ، بۆ ئەوەی گورگەکان سەیری نەکەن و بارزی خۆیان چێژی لێ نەبینن. قورسە لەوەی ئافرەت بۆنی عەتر لە خۆی نەدات و بۆنی عەترەکە تەنها بۆ خۆی بێ، نەک پیاز و مەطبەخ بێ بەسەر مێردەکەیدا بۆ مێردەکەی بێ. قورسە لەوەی ئافرەت بتوانێت 5 فەرزە نوێژەکەی بکە، سەعات 2 نەخەوێ بەڵکو زوو بخەوێ بۆی نوێژەکەی بکە. قورسە لەوەی کە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ. والله قورس نییە. دەی ئەشڵێن وەڵا ئیسلام و خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێزی لە ئافرەت نەناوە.
والله ئەوەندە ئاسانە بۆت کە ئەتوانی بە مرتاحی بە ئیسراحەت بەهەشتەکەی پەروەردگار بەدەست بێنی. داواکارین لە پەروەردگارمان لێمان خۆش بێت، لە هەڵە و تاوانمان خۆش بێت، سەرفرازی دنیا و قیامەتمان بکات. خوای لێتە پاڕێنەوە بە خاتری ناو جوانەکانت، بە خاتری صیفاتە بەرزەکانت، بە خاتری ئەوەی کە گەورەیت و ئێمە هەڵە و تاوانمان زۆر زۆرە یا رب العالمین، میهرەبانی زۆرە، بە خاتری میهرەبانیت و صیفاتە جوانەکانت یا رب العالمین لێمان خۆش بە.